کاک حوسێن عومەر بەڕێوەبەری دێسکی ڕۆژاوای کوردستان لە تۆڕی میدیای ڕوودا و پێیانمانە کاک حوسێن بەخێر هات. سپاس کاک هەوراز. سپاس. ئەوەی کە پێڵێن شۆڕشی سووریا شەڕی ناوخۆ و پێڵێن شۆڕش شکستیەنە باوەریامدا ئەگەر ینی ناوێ شۆڕەشێ لێ وەرێکردن دەست پێکێ دەژبەر و تەفگەڕەکە ئاشتیانە سڤیلانە بوو 15 ئازارێدا ژمارەك ڕەوشەن بیر و کەسایەتیە گشتی و مەدیاکار و دیموقرات خوازێن سووریاش هەموو پێک هاتەیە سووریا وێ ڕۆژێل پێش بارەگەهەیە وەزارەتانە خۆیا سووری کۆم بوون داخوازە هەنێک بوهارتنێن دەموقراتیک سووریاکردن کۆ ینی سیستەما سیاسی وڵات بەر و دیموقراتیە هەرێ گرتی بێنە بەردان قانونە ئەحکام عورفیە هەبوو سووریاوەرێ ڕاکردن ئازادیا دەربڕینێ ببێ پرالیتیا حزبی هەبێ ینی ژیانە دیموقراتی سووریا بەدێ لێ دەست پێ کرد لە سووریا لێ مخابن پشتی بویەرا دەرعایە و خۆپێشاندان لەسەر بویەرێکە خۆجەهی بوو هەنێک خوێندەکارێ دەبستانێکی هەنێک دروشم سەر دیوارێ دەبستانێکێ دژی ئەسەد ڕاکردبوون هاتبوو نەگەرتون و لیشکەنجەدان ئەنجامێدا ینی لێ دەرێ خۆپێشاندانە خەلکێ دەرعایە دەست پێ کرد و تەقەل خەلکێ هاتەکردن کوشتی چێبوون پاشێ ڤەدال سووریا مخابن دەمەکە درێژ نەچوو کۆ ئەو لڤ و تەفگەڕا ئاشتیانە کۆ پرانیا ناوچەیە سووریا بەرخۆگرت ینی خۆگرت ناو دەژی ڕۆژ ئاوای کوردستانێ تایبەت قامشلە و عامودێ هەنج باژارێ سەرەکە و دەست پێکێ بوون کۆ خۆپێشاندانێ ئاشتیانە گرنج بۆ هەرتنەکە دموقراتی نەش بۆ تند و تیژی و کوشتن و شەڕێ دوای 12 ساڵ پشتی ئەوە دەمەکە درێژ نەچوو بوو شەڕێنە بوو شەڕ بڕاستی هەم حکوومەتا سووریا و هەم هەنێکش ئۆپۆزیسیۆنا سووریا ئاگرێدایی بە هەنێک دەولەتێن ناوهەرێمی بە هەورە هەفکار بوون کۆ ئەو ینی لەو و تەفگەڕا ئاشتیانەژ ناوهەڕێ و ببێ شەڕێکی نافخوا و زوو نەچوو بوو شەڕێکی تاافی حقیقەتدا ینی گۆتارێ ئۆپۆزیسیۆنێدا گۆتارێ ئەوێ کۆلسەر عەردێ بوون نە بەحسا چارچۆبێ فەرمیتکەم بوو شەڕێکی نافخوا خوینایی پاشێژی بوو شەڕێکی ناوهەرێمی و ناودەولەتی بووە وەکالەت بریارە شەڕ و ئاشتی و دانوستاندن و نەدانوستاندنێ هەمووش دەستی سووریا دەرکەت دەستی هەموو ئالیە سووری دەرکەت و کەتە ناو دەستێ هێزێن ناوهەرێمی و ناودەولەتیدا نەها ئەنجامێ وێنە ئەم دەبینن ئەگەر ینی دوای ئەم 12 ساڵ ئەتوانین بڵێن کە کێ سەرکەوت و کێ دۆڕە دیمەن بشکلێ حاضر ئەس بە چەند گۆتناشتەرا دەست پێ ساڵا 2012 سهێ حەزیرانە 2012 یەکەم داخوایانیا جنێڤێ دەرکەت یەکەم کۆنگرەژ بۆ سووریا هاتەکردن ناوێ ئەو وڵاتێن کۆ پشتەوانیا سووریەتکنیانژیش بۆ چارەسەرکردنا کریزا سووریا داخوایانیەک لور دەرکەت ڕێ 6 خاڵتێدا سەرەکە هەبوون پێ دگوتن خاڵێک کۆفیعانان ji bo çareseriya Sûriye ve çaxê nerdeyê netewê yekbûyî û komkara erebî hevbeş bû. Dûr de çend xalek hatin ji bo çareserkirina krîza Sûriya û kongreyekî navdewletî berferehtir werê kirin opozîsyon û hikûmet tê de beşdar bê ew jî di dihê şibata 2014 de bû bi navê Cinêv dotê nas kirin. Eger em ji wê dest pê bikin heta niha krîzê bi şer dest pê kir bû چیرۆکە چارەسەریەکە سیاسی ینی ڕەوشا سووریا جودا بوو ژیا مسر ژیا تونس یا جوان وڵاتێ دیکۆ خۆپێشاندان تێدا دەرکەتن بوو کۆ کریزەکل سووریا هەیە شەڕێکی نافخەل سووریا هەیە پێویستیاوێ چارەسەریەکە سیاسی هەیە چارەسەریا سیاسی ناوبەرادە ئالیادەیە ئۆپۆزیسیۆن و حکوومەتا سووریاداش دەست پێکێڤە ئەف قاعیدە رووسیا ڕووناند دناو جوواکان ناودەولەتیدا کۆ حکوومەتا سووریا گرە بەشێکی سەرەکە ژە مەسەلا چارەسەریە سیاسی سووریادا و دبی وێ کۆنگرایەکەم دەیات ساڵا 2012 سهێ حەزیرانێ یەکسەر سێرگی لاڤرۆڤ وەزیرێ دەرەوەی رووسیا گوت ئەv ڕێککەفتنا بووی ئەف خاڵێ ئەف داخوایانیا جوواکان ناودەولەتی سەرکری بەحسا چوونە ئەسەد ناکێ ینی خۆست ئەسەد وەکە
مخاطب و سەرەکە بێت ئەمە یەکێک بوو لە خاڵەکانی سەرکەوت ئەوە لاڤەرۆف وا گوت دیمەن چاوا هات یەکسەر هیلاری کلنتۆن و ئەو کات وەزیرە دەربەیە ئەمریکا بوو گوت ئەڤ ڕێکەفتن ڕێ خۆشتت کێش قوناغا پاش ئەسەدرا لێ دووردە دیار بوو کۆ مۆسکۆ رووسیا ئەسەد وەکە فاکتەر هشت حتا نەها وێ دەمێ وەختا کۆ کۆنگرێ جنێڤێ دەست پێکردە 18 سەدیش خاکا سووریا دەستێ حکوومەت تێدا بوو سەرێ سەدی هەشتێ و دۆ دەستێ ئالیە جودا جودا ئێستا چۆن نەها 65 بەفعلی دەستی حکوومەتە سووریادەیە ئەو ئۆپۆزیسیۆنا کۆ 112 دەولەتا دەست پێکێ پشتەوانیاوێت کرد کەسل پشت نەمایە تەنێ تورکیا و قەتەر مابوون نەها ئەوژی ئەم کارەحال سەر باخبم یەک نقطە شکەرەماتە مامۆستەجارە ژدە 1970 هاڤە حتا 2020 ئەف 6 ساڵە ئۆپۆزیسیۆنا سووریێ شەر لە حکوومەتا سووریا یعنی عێریشی حکوومەتا سووریا نەکردە بۆستەکە عەردش دەستی حکوومەتا سووریا نەکردە دوان 6 ساڵی چوویدا ئەو ئۆپۆزیسیۆنا چەکداریا هەیە و سێواناوەیە سیاسی تەنێ شەڕی کووردا و ڕێڤەبەریا خۆسەر و هەسە دەکردە نها مرۆڤ دکارە بێژێک و ئاستانە سەردەستیەکە بلندتر هەیە جنێڤی ئەستانە بەرئاوێتنە جنێڤێ بوو یعنی دەرخستنە دۆسیەیە سووریش چارچۆڤەیە ناودەولەتیە گشتی بەر و چارچۆڤەیەکە ناوهەرێمی تەنگ کۆ چار دەولەت تورکیا و ئیران و رووسیا وش پشتوا سووریا یعنی حقیقت سووریا ناو ئەستانە دەبوو ژبەر رووسیاوەکە عالیە سووریاوە و تورکیاژیش عالیە ئۆپۆزیسیۆنێوە ینی ئۆپۆزیسیۆن بوو بەشێک ئالاوێن لە ئیسکا تورکیا ئەستانادا و ڕەجیم بوو بەشێک ئالاوێن لە ئیسکا رووسیا دنا ئەستانادا ئەستانە دەرخستنە پرس دۆسیا سووریش چارچۆڤەیە ناودەولەتی یا بەرفرا بوو و حقیقت ئۆپۆزیسیۆنی ئەف قبول کرد یعنی ها هەناک جوانات بێژن ئەم قبول ناکن و تەطبیع و نۆرمالیزەکردن ئەم ناکن و ئالال خۆت پێچن و نزانم ئەم سزا بدن بەسوان قبول کردێش 1970 دریا ئەستانەرە ڕێکەفتن ینی دانوستاندن بڕێجی مێرەژ بۆ لە هەفکردنەکێ ji bo çareseriyeke siyasî qebûl kirine vana bi Tirkiye re çûne estana hazir bûne şandê wana ew estana nihavêca biçûçiktir bû yek hetiye çarçoveya li hevkirina Tirkiye û Sûriya yani dosya Sûriya ji dosyeka navdewletî pêwîstî çareseriyeke giştgîr hate biçûkirin ser destê Rûsya û bi bêdengiya Amerîka û welatê Rojava نها دیمەنێ کریزا سووریا دوێ دە دەردکەوێ کۆل هەفکردن نەقەبێنا حکوومەت بەشار الأسد و ئەردۆگان یعنی نەما چارەسەریا سیاسی یا گشتگیر بەس دەبێنها حال حاضر ئەوە حتا گێر بە دەرسۆن بخوا داخویانیەکە تەباغا بۆری دەگوت گۆ ینی وەکە دان بۆ یەکێدا و ئەv چارچۆڤەیە تێدا پرسا سووری هاتیە بەراوێتن گۆ ئەم پێویستی ڕێوڕە و نەدوونە بڕیارە 25 ئەنجومەن ئاسایشی چلێ بێت بەێ ئەی بریارە ئەنجومەنە ئەسایشێ بخوا ئەو پرۆژەیەکە ئەمریکی بوو ڕزامەندیا رووسیا سەر هەبوو جەوهەرێ وێژی لە هەفکردنێک لە گۆر چەند قوناغا بوو لێ ئەوژی هاتە بەرئاوێتن کەسێک و هشت بەرباوێژێژی چارچۆڤەیە ئەستانە بوو ji ber بریارە 22 و 4 گوت حکوومەتەکە انتقالی ینی دەستهلاتەکە ڤەگوهێز دەستورێکی و هەلبژارتن دناف حژدە مەهادە یعنی ئەv هەر سێ قوناغ حژدە مەهادە دەوێ سەری ببن کریزا سووریا چارەسەر حتا 2019 تەنێ کاری بوون کۆمیتەیە دەستوری چێکن دەسەر دەستهلاتێ ڕەهاتە قەفاستن هاتنە کۆمیتا دەستوریژی د 4 ساڵادە هیچ تشتێک نەکردە هەری تالیخۆش دەرسۆن بۆ سووری نەما دوای ئەم 12 ساڵە کورد لە ڕۆژاوای کوردستان و سووریا چی بەدەستێنا و چی لەدەستداوە بڕاستی وەختان بەحسا ڕەوشا کورد ڕۆژاوای کوردستانێتکن دلێ مەرۆتێشە ینی مەرۆب دڵئێشی بەسکێت دەستپێکێ دەستخوازم بێژم کووردا دەستپێکە خۆپێشاندانی سووریادا هەلوەستاوانە گەلێکی عاقلانە و گەلێکی زیرەکانە بوو و هەلوەستەکە سیاسی بوو و گهشتی بوو و گشتگیر بوو هەموو ئالیە ڕۆژئاوای کوردستانی ئێ سیاسی وێ وەختێ 11 پارتیە سەرەکە بوون نەهابوونە 111 بەلکی ئەز نزانم مخابن وێ چاخە 11 پارتیە ڕۆژئاوای کوردستانی هەفتوو ڕوونشتن یەک دەست پێشخەریە سیاسی پێشکەشکردن دەست پێشخەریەکە گەلێکی گونجاو
دوورکەتنش کوشتنێ شتون و تیژیە گوهرتنا دەموقراتیک ڕاکردنا قانون و بریارên استثنایی دانپێدان bi mafê Kurd çarçoveya Sûriyada yanî destpêşxeriyeke gelekî rêk û pêk lê mixabin gelekî neçû aliyê Kurdî dabeş bûn li ser dubera nakokiyeke tund kete nav aliyê Kurdî de mixabin di gelek qûnaxa de heta roja îro jî bi Kurtî ez karim ji te re bêjim nakokî li Rojavayê Kurdistanê aliyê siyasî bi hev re kirin nebûne yek li hember dijminê xwe yan jî kesê ku rûbrûyî wî bibin destnîşan bikin bi hev re li hember bisekin ew cudabûna hane ew nakokiya hane ew dabeşbûna aliyê siyasî ê Rojavayê Kurdistanê li ser di tewera helwesta Kurda gelekî lawaz kir nîvê herêmên Rojavayê Kurdistanê mixabin hatine ji destan efrîn dagîrkiriye serêkaniye dagîrkiriye girêspî dagîrkiriye û heta niha jî tu asoyekî li hevkirinê û projeyekî basî aso bikein yani basî dahatû nizîktirîn sînaryo bo Rojavayê Kurdistan çi mixabin Rojavayê Kurdistan jî sînaryoyê navdewletî û navherêmî ve hatiye girêdan yanî hiç biryarek îro dibêje aliyên siyasî ê Rojavayê Kurdistanê قارن بگرن واقعکی سر عرضه فرض بکن او درفت نمایه همو درفت نها چاوا ویل هفکرنه ناف هرمی و ناف دولتی لسر روشا سوریا بن اگر مثلا نها اف چارچوبیال هفکرنا ترکیه و سوریا هر سری و امریکا و ولات روش آوا به دنگ بن کارودان لسر نبن او نابه به وکا قالبه کیش بو چارەسەرکردنا کریزا سووریادا ڕەوشا کوردی ڕۆژئاوای کوردستانê gelekî xira dibêj ber Tirkiya û hikûmeta Sûrî bi şêweyekî fermî wê bi hev re li hember ev projeyê konha heye li Rojavayê Kurdistanê û Bakur Rojhilatê Sûriya rêveberiya xwe ser rawestin wê bi ceddî hewel bibin ji nav bibin wê rastiye nehêlin tu aliyê dî Kurdî jî nayêne şûnawana ji bo kes xewna û ewhama jî nebîne پرسا کرد و دوزا کردی لروجاوای کردستانه و هبونا کردار روجاوای کردستانه تکوه جرم ترسیه ده اگر امریکا وی واقعه هیا نپارزه اگر امریکا بمنه پابند به پاراستنا افتشته هیا هری کم یعنی ام بحثا تشته هیت کن اگر امریکا سروی هلوسته و اوروپی سروی هلوسته هانه ببینن دبا کو کرد ببنا بشکش جاره سریه که کو دروژه بێدەوەرن هەر حازر چاوە بەشەی چارەسەری ئەم زەڵالتر بێژن حکوومەتە سووری حکوومەتە تورکی هەتانی نهاژی ئاوایەکی دژبەرین هەف هەتا نهاژی دژبەرن ئەو دەبێژە لەناو ڕۆژاوای کوردستان دژبەرین هەردوویان جیهانە ئالیەکە کوردی لە ڕۆژاوای کوردستانی دژبەرە تورکیە تورکیا بجبیجە دژبەری منە ئالیەن کۆ ڕێڤەبەریە خۆسەرن ئالیەن دن سووریا دیبیجە دژمن و دژبەری منە ئەو دەبێژە تو دژبەری من نەهێلە سەر بکەوە تورکیا دیبیجە تو نەهێلە دژبەری من سەر بکەوە هەردووشی هەر کوردن یعنی دوێ ناوبەریدا ئەنقەرە و شام لە هەف بکەن یا کۆ تو دبێژی کورد بێ بەشەکە چارەسەریان نەدیار ڕاستی مەبەستە چییە لەدا من ئەو ڕەوشە هەر دەری دژمنی خۆ ئامادەیە بەێ بێگۆمان شخوا خالا سەرەکە مەگوت مەنەخواست ئەم پرفەرە بکن خالا سەرەکە و کوردا خۆ خستە vê ڕەوشە هادا یعنی چما بەشێک وێ دژاتیا تورکیا بکێت چما وێ بەشێک بەشێکیش ئەژندا تورکیا بناوێ ئۆپۆزیسیۆنە لە دژی حکوومەتا سووریا چماوێ هەردوو ئالیە کوردی لەسەر یەک استراتیجیەتە و نێڕینێکێت چارچۆڤەیە سووریادا لە هەv نەکربانە و نەخودی پرۆژەیەک بانە بۆ بەشێک بانە شجارە سەریە ئەس نهانە بەحساوێتکەم ئەس بەحساوێ ڕەوشە هەیتکم ینی من باوەریامەدا نها تو دەرفەت نینە ژنوڤە هەردوو ئالیە کوردی هەv بکن سەر پرۆژەیەکی و ببنە خودی جارەسەری ئەس بەحساوێ ڕەوشان ها ڕێڤەبەریا خۆسەریا هەیە لە ڕۆژئاوای کوردستانێتکەم ئەس بێژم ئەو جارەنویساوێ ناگرێدایە بارڕێک هەفتنارە یعنی ئەگەر تورکیا و سووریا هەفتوو بکن ئەمریکاوێت vê ezmûna hanêne parêzê namêne ev ezmûn wê herî bibêj nav birin parastin dibe qûnaxeke nû ji çareseriya siyasî ya navdewletî û navherêmî bê behs kirin ew pêgihê li ser erdê karibê bibe beşek باسی یەک پرۆژەی کوردە و ئەمریکاکەی وەختی خۆی چۆن لە هەرێمی کوردستانە ئەمریکا یانە ناکۆکەکانی کۆکردو و کردنیە خاوەنی یەک پرۆژە بۆچی تاوەکو ئێستا ینی نەیتوانیوە کورد لە ڕۆژاوای کوردستان و سووریا بکاتە خاوەنی یەک پرۆژە ئەمریکا شکستی هێناوە لەوە باوەریان هۆکارەکەی چییە؟ باوەریامدا دوو طرفێ
سەرەکە کۆ نەخوازن بکەنە هەفتوو کۆ ئیرادا لە هەفکردنێ نەبێ چقاس هێزێ ناودەوڵەتی و هێزێ ناوخۆژی ینی ئەمڕۆ لە هەرێما کوردستانیش بیرەکەن چ قاسی هەوڵدان وانە نزیکی هەف بکەن بەری ئەمریکا و فەرەنسا بێنە سەرخەتێ وەختێ دوو ئالیە سەرەکە ئەو ئیرادا لە هەفکردنێ جەموانانە بێ ئەو دوو ئەژندای مختلف و دە حەساباتێ مختلف جەموانە هەبن دوو نکارێوانان سەر پرۆژەیەکی بکێ یەک بقووەتێ یعنی یانجی بە فشارەکە زێدا دەوێ بەری هەر تشتی ئیرادا لە هەفکردنێ لەجەم هەردوو ئالیا هەبێ ئێمت باوەریامەدە هەردوو ئالیێ کۆهەنە ئیدارە زاتی و ئەو سێوانە سیاسیە کۆ وێنا سەرپەرشتی بکێ و ئەنجومەنە نیشتمانیا کورد شخوا کەسی سربخۆ نەمایە ینی ئەو پارتیە دیژی هەریەکی بشێوەیەکی شێوەیە سەروان تەشکیلات ئاوانە یعنی تە هێزەکە سربخۆ ڕۆژئاوای کوردستانێ دەبێژێ ئەڤنا هێزەکە سیاسی سەرخۆی نەمایە ئەف هەردوونە هەردوو جەمسەرن ینی مخابن کۆ تەفگەر کەتیە نەقەبێنات دوجمسەرە هەردووژی ئیرادا چارەسەریە جەموانی نەژبەر هەریەکی حەساباتێوی ڕیهاناتێوی و گرێدانێوی ناوهەرێمی جودانە یعنی د پرۆژەیە جودانە شکەرەیە ڕێڤەبەریە خۆسەر ئەو ئالیە کۆ ڕێڤەبەریە ئەنە بەحسا هەسەدێ و ئەسایش دکەم هەسەدە و ئەسایش دەهێزێ یەک ئەسایشان ئەبخۆت پارێزە یەک شەڕێ مەترسیا دەربێت ئەس بەحسا ڕێڤەبەریە خۆسەر و جیهازەوەی سیاسی حزابێت سەرکن دژێر هەژمونا پەکەکە دەیە یعنی لەگۆر ئەژندا پەکەکە یا سیاسی توجه دەچێت ئەنجومەنە نیشتمانیا کورد بە حکمێ هەبوونا خۆت ناو ئەتیلافێدە بن هەژمونا تورکیا دەیە یعنی ئەس وێ شکەرە دەبێژم نەها پشتی وێ هەفدیتنێ وێ ئالیە ڕێڤەبەریە خۆسەرم ئەتیهامکردن ئەز ئالیگرێ ئەنە کەسەمە وێ ئەنە کەسەم ئەتیهامکردن ئەز ئالیگرێ ڕێڤەبەریە خۆسەرم بەس حقیقەت ئەڤە هەریەکی لەژێر دە ئەژندایە ناکۆکن یەک ڕێڤەبەریە خۆسەر کۆنتترۆل بکێ یەک ئەنە کەسە کۆنتترۆل بکێ ڕێ نابنەوانە کۆ ئیرادەیەکە هەڤبەش بۆ کوردێ ڕۆژ ئاوای کوردستانێش بۆ بەرژەوەندیە ڕۆژ ئاوای کوردستانی و خەلکی ڕۆژ ئاوای کوردستانی هەفتێکهشتنێک و پرۆژەیەک هەبێ ji بۆ کۆ کورد لە سووریا خودی تشتێک بێت تاکەسن ئیرۆ دوو جوینێن گرینکەنە بەشە ڕاستە دۆ ڤلادیمیر پوتین وێ هەفڕا بجڤن جیگرێن چار وازیرێن دەرڤە یەن تورکیە سووریە ئیران و ڕۆسیش بجڤن چاوەڕوانێتە چیە ژوان جوینە پشتیوان جوینە ڕاوچلی بەلێبەری هەر تشتی ینی شتێکی بالکێش سەردانا بەشار ئەسەد هەموو سەردانێ بەرێ مهمترەش بۆ موسکۆ وارێ فۆرم دەژی رووسیا و سووریا خواستن شکلێکی نو بدنێدا ینی بوو سەردانێکە بفەرمی و بڕێ ڕسم وش بالەفرخانەیە شامێ بالەفڕەکە مەدەنی وش بۆ بالەفرخانەیە مۆسکۆ و مەراسیمێ پێشوازیکردنێ جارێ ئەڤنا نەدهات نەکردن ینی سەردانا هەری تالی یا بەشار ئەسەد بۆ مۆسکۆ بەری وێنا ئەیلولا 2021 دەبوو بە بالەفڕەکە سەربازیش بنکەیەکە سەربازی یا ڕووسی دچوو و بتەنێ ینی تۆ تیمێ ویزاری و ئەو پێرە نەبوون بێجارێت تیمێکی ویزاری بەرفەرە پێرەیە زەلالە کۆ رووسیا توازێ نامەیەکێ بگهێنێ کۆ بەشار ئەسەد دڤەگەڕێ ڕەوشا خۆیان نۆرمال دەوڵەت سەرۆکەکی نۆرمال بەری وێنا ئەڤ ڕێوڕسم لە عمانێژی سەڵتەنا عمانێژی هاتنەکردنش بۆ ئەسەد بۆ جارە یەکێ گرنگیاوێ یەکوێ دۆسیایە پەیوەندیت نەقەبێنا سووریا و تورکیا و ئاساییکردناوێ و هەولێ نێزیکردنا هەردوو وڵاتە وێ تەوەرەکی سەرەکە بێ ئالیکاریە ئابۆری و سیاسی و دیبلۆماسیش بۆ حکوومەتا سووریاوێ تەوەرەکی سەرەکە بێ ئەم تەف زانن نها کۆدەریەکی ناوهەرێمی پێش ئەسەد هاتیە بەکردن چه جوەسەتێ عەرەبی تایبەت وێ هەوڵ بدەن رووسیا ڤیدەری بەرفەرەهتر بکێ هەنێکی پشتەوانیا دیبلۆماسی ji بۆ ئەسەد زێدە بکێ پشتەوانیا ئابۆری ڕەوش لە سووریا دوارێ ئابووریدا گەلێکی خراپە تایبەت لە ناوچەیە لەژێر دەستەی حکوومەتا سووریا گەلێکی خراپترش ناوچەیە لەژێر دەستەی ئۆپۆزیسیۆنێ یان لەژێر دەستەی ڕێڤەبەریا خۆسەر دمێنێ پەیوەندیە تورکیا و سووریا ئەف دۆسیەژ رووسیا ڕەگەلێکی گرنگە مەسەلا تورکیاش بۆ رووسیا نەما گرێدای سووریا تەنێ نها ڕۆلەکە مەزن یا تورکیا دۆسیا ئۆکرانیادا هەیە دۆسیایەکی فەرەحترەش بۆ رووسیا دخوازێ تورکیا ڕۆژئاوا دوورخێ و نێزیکی خۆ بخێدوێ ململانیا خویایەوێ درێژکێ و توندە و گەلێکی
يعني مكلفة بو روسيا جبروها روسيا تخوازي لزيبك فشاري ببي سر سوريا كو بيوندي تركيا رابينا آساي كرن جبو كو تركيا الهمبروينا نزيكي روسيا ببي د كريزا أوكرانيا دا هفديتنا جيجري وزيران حتى دهوجي تحفظ يعني سوريا هناك لازنت كر وإيران جي شوت تداخل يعني درنكتنكو أمي هرندا بري ويناجي هناك يعني داخل يعني دريات شابامانيان زيكي بشار الأسد ده قوتنكو سوريا ناتشي حتى كو شرط ومرجع سوريا نينا قبول كرن تركيا قبول نكش كشانا ناف آخا سوريا جبروها حتى نهاچارن في ساوي هفديتني نديار بو كاوي إيرو براستي ببيانا بري شخوا وكا بيشبيني تكركو إيرو والصبابة ليه هاتنا بشار الأسد شفيدي موسكو بلكي باندور الأجندايا ويج بينجي بكي يعني وري باش خستنيان يعني أنجامي هفديتنا بوتين وأسد إيرو لموسكو وسورته أو زور سباس ريروي الهفكرنا تركيا وسوريا زلال تربي كاك حسين عمر برپرسی دەستکی ڕۆژاوای کوردستانە تۆڕی میدیای ڕوودا سپاس بەخێرات دەست خۆش سپاس بدەگاوس